ساڵێکی تەواو بەسەر هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستاندا تێدەپەڕێت. تا ئێستا تەنیا یەک کۆبوونەوەی کردووە و نە دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردراوە و نە کابینە پێکهاتووە. ئەوەش دەرەنجامی ئەو هەڵبژاردنە دیزاینکراوە بوو کە تێیدا مافی بەشێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن خورا. کۆمەڵی دادگەری هەر زوو بڕیاریدا بایکۆتی ئەو پەرلەمانە بکات و ڕایگەیاند سەر پێ ناکەوێت. من لێرەوە ڕای دەگەێنم و داوا دەکەم هەموو لایەنە سیاسیەکان پشتگیرمان بن، تەئیدم بکەن با بە زووترین کات هەڵبژاردن بکرێتەوە. دوای تێپەڕینی ئەم هەڵبژاردنە با بە زووترین کات هەڵبژاردنێک بکرێتەوە، میزداقیەتی هەبێ، خەڵک متمانەی پێ هەبێ، لایەنە سیاسیەکان متمانیان پێ هەبێ. لەسەر بنەمای ئەو دۆخەی دروست بووە سەرۆکی کۆمەڵ پێشنیازی دووبارەکردنەوەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکات. ئەمەش لە هەرێمی کوردستان یەکەم جارە پێشنیازێکی لەو جۆرە بۆ دووبارەکردنەوەی هەڵبژاردن بکرێت. لە 20 هەڵبژاردن کرا، پەرلەمان دامەزرا. ئەو کاتە گوتمان ئەو پەرلەمانە سەر پێ ناکەوێ، وە سەر پێ ناکەوێ، ناڕوە، نەڕۆیشت. بۆ؟ چونکە بناغەکەی غەش بوو، دیزاینکردن بوو، تەقسیم و دابەشکردن بوو. ئێمە زوڵمێکی گەورەمان لێکرا، گوتمان ناچینە نێو ئەو پەرلەمانەوە بۆ ئەوەی ڕەوایەتی بە دۆخێکی ناڕەوا نەدەین، شایەدی ناحەقی بۆ نادەین. هەروەها کاتی خۆی ئێمە لە حکوومەتێکی شاین و لە کاتێکدا کە وەزارەتی شوکاڵمان بەدەستەوە بوو، دەستگای مینمان بەدەستەوە بوو، شتی دیکەمان بەدەستەوە بوون، کاری زۆر باشیشیان دەکرد لە یەک شاینەوە. لەلایەکی دیکەوە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بە ڕوونیدان بەوە دادەنێت کە سەرەڕای هەڵبژاردن نەتوانراوە لە ماوەی 1 ساڵدا حکوومەت پێک بێنرێت و بۆ چەندەمین جاریش خۆی و بەرپرسانی حزبەکەی بەڵێنی پێگێنانی کابینەی حکوومەت دەدەن، بەڵام بەڵێنەکان بێئەنجام دەمێننەوە. تاوان ئەمە ساڵێک بەسەر هەڵبژاردننی هەرێم چوو، شتێکی ناخۆش بوو، تا ئێستا حکوومەتی هەرێم تەشکیل نەبووە. من تەنها ئەوەندە ئەڵێم ئومێدەوارم پێشی هەڵبژاردننی عێراق ئەو مەسەلە کوتایی بێ و برایانی یەکەتی بێن لەگەڵ پارتی حکوومەت پێک بینن. لەمە زیاتر بەهانە و شت نەدۆزرێتەوە، چونکە نە لە مەسلحەتی هەرێمە نە لە مەسلحەتی ناوچەکەش. لەو عەرزەی کە پارتی داویەتی من تەسەوڕ ناکەم لەوە باشتر و زیاتریش ممکن بێ. لە بەرامبەر لێدوانەکانی بارزانیدا بافڵ تاڵەبانی سکرتێری یەکێتی جەخت لەوە دەکاتەوە کە حکوومەت پێک نایەت تا ئەو کاتەی ئەوان ڕەزامەندی لەسەر دەر نەبڕن و بە دڵی ئەوان دەبێت، بەبێ ئەوەی هیچ ڕەزامەندیەک لەسەر پەسەندکردنی پێشنیازی کۆتایی پارتی نیشان بدات. تەنها ئەگەر باسی کوردستانێکی یەکڕیزەکەی بۆ حکوومەتی هەرێم دانەمێزراوە، ئەوە پرسیارە وانییە؟ قەت حکوومەتێک دانامەزرێت لە ئەم کوردستانە تا ئێمە دڵنیا نەبین ئەو حکوومەتەیە کە غەڵەتەکانی دووبارە ناکاتەوە. ئەم لێدوانانە دوو ڕاستی دەردەخەن. یەکەمیان پارتی و یەکێتی بە ئینکاری و لە پێناو پشک و بەشی زیاتر گوێ بە پەککەوتویی دامەزراوەکانی حکومڕانی نادەن. دووەم ڕاستیش ئەوەیە پێشنیازەکەی سەرۆکی کۆمەڵ باشترین بژاردەی تێپەڕاندنی ئەم قەیرانە و کردنەوەی گرێکوێرەکەیە. وەلیان ئەمین بین و ئومێدم وایە لەجێی ئومێدی خێر و متمانی خێری ئێمە بن، ئێوەش هیمەتیان بۆ بکەن با بیان نێرین بۆ ئەنجومەی نوێرانانی عێراق.